او رمزان صدق سونا زين سونا الو اس توب توبا استباس لشورشينان دكين نيمتى شورش بو ولا هاوريا نيمتى شورش بو بخير بين نيتش خراب هاوريا برواب كلا براكاديم ركلامنا كم اويا بيج مانيا هاد اويا هاد او ارهاب الكتروني بارتيا كلا ترسان لا ترس هذا شي زور ترسنو كسيدي ما كان هاوريا بارتي وايا زور ترسي هان لدنجك دا ترسي دنجك ودي تا نو ادريسي ترسا ترسا سرقتي كتو دا يجري يعني خرافة يعني وزعت يعني ليه ترسي بويا دا يجري هذي ببوير هذا سقي بخوي هبي ناترسي خلق تدري تناري سقي بخوي هي بحكومتك هي يعني بخير بين او ريان دنگ باشا باسي او بخير بين استا هاوران يك دقيقة بخير بين هاوران هل استا بس تال هاوريان دست پیدا کن مشکل کنیا بخیر بین هاوريان او بلغتان پیبلم که چه بریاری نانگران کردنکی در کردیا و چه شیری دروز بوا چه شیری دروز بوا استاکا رنگ بی استا زور صافی لحوتی دوازده ببریاری امید سبع کرونا سرگرتت او امیدانیه ده صلاتی دقاتی قوباتی دقاتی هم وزیده کانه لسر راس پاردەی جەنابی برا گەورە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە هەفتی دوازدە عینەکەی لە چاوکەین بە وردی لەمخ ئەو بەڵگەی نوێیە هاوڕێیان چێ ئەو بڕیارە قێزەوەنەی دەرکرد ژمارە 16/020 حوتی دوازدە ومێت سەبع دەرگەسە فەرمانی ڕێزدار جەنابی کاک مەسرور بارزانانی کاری پێویست ئەنجام دەن بە هەر حاڵ بە ئەوەتی دەنان بکەنە 1000 دینار بەڵام ئێستاکە هەر هەمیان هاوڕێیان هەر هەمیان شەڕە لەسەر ئەو دەرێ من نەبوومە ئەو دەرێ من نەبوومە لە مەعبەینی ئومێد سەباعی ئومێد خۆشناوی بارزان قەسار هەر سێکیان تاوانەگەیان کرد جەوەکیان دروست کرد شکستشکەی گەورەیان تووشی کابینەی مەسرور کرد و خەبتەکانشیان بە خەباتی جەماوەری و ناڕزایەتی خەڵکدا ئومێد سەباع بڕیارەکەی دەکردیە ئومێد خۆشناو دەرێ من نیمە ئومێدە بارزان قەساب لە هەمووان وەزعی خراپترە ئەو ئرهابەی بەکارهێنا لە بەرامبەر بە تایبەتی گرتنی ئیدریسی نانەوە ڕەوشی زۆر خراپە لەبەرەوەی شکستەشی زۆر گەورەی کرد بێعەقڵێتیشی زۆر گەورەی کرد ئەوانە چاویان بەس چاردەوروبەری ئاسایش دەبی ناندی لە 24 سەعاتی هەموو سۆسیال میدیای کوردی بە گچکە و گەورەوە تا دەگاتە ناوەند و سەفارەت و قونسڵخانەکان بە لێشەو نامەیان لە بۆ ڕۆی لە دژی ئەو ئرهابەی پارتی کاموو دنیا بێزارە لە دەست پارتی هاوڕێن بێزارە لە دەست ئەوەی پارتی بارزان قەساب لە هەمووان زیاتر شەیەکەی لەسەر شکایتەوە دوای ئەو هەردوو ئومێدەکە بەڵام ئێستاکە هەمویان وەزعیان لای مەسرور خراپە لەبەر ئەزمونشی زۆر خراپ بوو هەولێر یەکەم جارە
هاوڕێیان تو سیر مەکە لە سلێمانی 10,000 کەس دێ تۆ بزانە لەو هەولێرەی لەژێر چه ئێرهابێکدایە کەچی ناڕەزایەتێکی زۆر باش ڕوویدایە 610 نانەوانخانە مانی گرتیە تحدای بڕیاری مەسرور بارزانی کرا تحدای بڕیاری بەرزترین باڵا و دەستگای ئەمنی و محافەزە و قائمقام و هەر هەمویان کرد کەم چاویان ماز دەکەن شتێکی زۆر گەورەیە هاوڕێیان بە بچووک سیر مەکەن لەبەرەوەی ئەوە لە هەولێر ڕوویدایە لەو بەری دێگەلەی بایە شتە شیوانە بوو ها لەو بەری دێگەلەی بایوانە بوو بۆیە ئەوە تەکان پێدەدا بە خەبات و تەکانیشی پێدا تازە ناشگەڕێتەوە زارەکەی تریش گوتم تازە ناشگە لە عەفدەی شوبات شکستی هینا بەڵام دوای عەفدەی شوبات بڵێسەی ئەو ناڕەزایەتیانە هەر بەردەوام بوو بۆیە هاوڕێیان ئێستا ئەوانە هەموو لای مەسروری وەزعیان زۆر خراپ هەم بارزان قەساب هەم ئومێد خۆشناو بەڵام کەس وەکو بارزانیە بارزان واز لەو ئێرهابە بینە بارزان واز لەو ئێرهابە بینە بڕوا بکە بڕوا بە مەسروری بڵێ ناوم لەو قائیمەی نییە لەوەی ئەمریکای بەس ئەوەندەی پێ برێ من دوای 20 مانگ بەبیرت دێنمەوە باشە ئەنگۆ دزانن دنیا بەس ئەو ئاسایشێ و ئەو 12 ڕۆژێ کوری کاچی خۆم ئیمپراتۆریەت ڕووخە دەیان جەنرال وەڵا برادرم بەبوو کورە کاک عەلی سیاسی گوتی دەگە وەزیری دیفاعی ئەفغانستان پێکەوە ئیقامەی سیاسی ماوەگرت بڕوا بکە ئیقامەش پێوە ناچێ چێوە دەچن کە ناو تاکەتە ناو دادگایەکی نێودەوڵەت چێوە دەچن قورتان بەسەر وەزای سەردەمی کۆنا لەوە ئەوروپانە دەیان جەنرال و بەرپرسی ئەمنیوانە هەڵاتینە لە درسی مەسوولەکانیان لە ترسی خەڵک هەڵاتینەش خەڵک شۆڕشی کردی خۆ ژیانە ئەوڕۆنیە لەو هەولێرەی دەیان ئیمپراتۆریەت ڕووخایە دەیان و هەزاران بەرپرس ئەوە بووە چاوەکەی من واز بین لە وەرهابە بەرامبەر خەڵک پیاو خۆخواتی منسەبە شێبید و خزمەتی خەڵک بکە نەک ئەوە بیتن دا کەی مۆدیری مایە ئاوە سۆسیال میدیا یعنی حزب دەتاوێنتەوە حزب دەتاوێنتەوە هاوڕێ ئەو جم و جۆڵەی لە ماوەی ئەو 24 سەعاتەی لۆ کەیسی ئیدریسی نانەوا کرایانی خۆی ئیدریسی نانەوە کەمەک زم و جۆڵ و قسەکانی سەرنجڕا چێژ بوو بەڵام ئەوی وەی کرد کاکە تووڕەیەکی گەورە ناو خەڵکەیە ئەو تووڕەیە پەنجی داوە لە ناو هەر هەمومان لە ناو خەرچ بە دەلیل ئەوەی ڕۆژی پاشتر خەڵکمانی گرت نەترسا تۆ بزانە گەنجە چانگە لە پێناوی بیترسێ بە پێچەوانەوە خەڵک زیاتر چاوی بۆەوە خەڵک زیاتر جورئەتی کرد یەکەم جارە لە هەولێر 610 نانەوە بڕیاری سەرۆکی ئەنجومەنی وەزیران مەسرور بارزانی و محافەزە هەمیان شکاند قسەی خۆیان کرد بڕۆ ژێر بدەنە بزان چ قسە دەکا ئێستا خەڵک لە NRT و ئەوانە ئەو شتێکی زۆر دڵخۆشکەرە و بێزار بووە خەڵک ناحەقی نییە 3 مانگە مەعاشی نەدرایتێ مەعاشیش دیار نییە لەو هەموو چاکسازیەش دێ لە نانی دەست پێ دەکات نەک لە نەوت ئاودی و کردن و نە لەو هەموو کەمکردنەوەی زەریبە و بنەماڵەی بارزانی و دەیان مەعمەل و مەسانع و ئەو شتانە خەڵکە خۆیتی بێتە سەجادەی قسەی بکا و ناڕەزایەتی دەربڕی هەمووی های لایف دەژێ سەرۆتان باز دەکەم مەسرور بارزانی دەستە کۆنگرەی داڤوس بە چ پارەیەکی خەیاڵی لەو وەختێک کە حکوومەتی هەرێم لە گەورەترین گوایە قەیرانی مادیدایە قەیرانی مادیدایە هاوڕێیان بۆیە ئێستا شتەکە زۆر خراپ شکایتەوە ئەو جوڵەیە بە ئەوە بووە هاوڕێیان بڕوان پێ بکەن من بەرپرسم لەو جوملەی چکۆ من هاوڕێمان هەیە بڕوان پێ بکە سەفین دزەین بەیان سامی عەبدوڕەحمان دەیان مەیلیان لە بۆ سەفارەتەکان کردیە لە بۆ قونسوڵیەکان کردیا تێم دەگەی لە بۆ منەزەماتی ئەوی کردیا ئیدریسی نانەوە میوانە لە ترسی خەڵک ئیدریسی نانەوە میوانە لە ترسی خەڵک بڕوان پێ بکەن من بەرپرسم لەو قسەیە بەس بەیان نامەیان لەسە دەرنەکەن هەر لە چەند سەعات یەکەم هەموو کەتبوونە ئەوەی حاڵەتەکە کاتیە تکایە نەژیرەیە میوانە لە ئاسایش تخوا کەس بۆ میوان بی لە ئاسایش کورە کاچ خۆم واز لەو گاڵتەکردانە بێنن ئەو هەموو شتە قەشمەرێتەی فرێدن ناو دنیای سیاسەت ئەمە ژیانمان کە مهدەد دەبی بڕوا بکە من 2000 ئەوە بووە پۆلیس 24 ساعت بێت لە ماڵ چاوەڕ من وایە ئێستا ئەو مەسەن مەکین ئەوە چەند مانگە دێنە ناو ماڵی حیمایی دەکرێت نەک دەبردرێنە ناو دەستگایەکی هەواڵگری دێ لە ناو ماڵەکەی خۆت حیمایەت دەکە تۆ ژیانی مهدەدە دوو پۆلیسی لە پێر دەکەی دادەنەی واتە حکومەت لە پشتیکی تەواو نەکبی بێ ناو ئاسایش ئەو گاڵتە جاریانە واز لێ بینن ئەجە لە ئاسایش هەڕەشەی لێ بکەن
بتانێ کاکە کەی مۆدیلەوە داهاتیە کورە ئەو ئەمریکا زیڕەی دێ لە دەست سوسیال میدیان گو چن بەجددیمە ئەوڕۆ سوسیال میدیا گەورەترین لەمپەرەوە دیتیشتان لە 24 سەعاتی چۆن ئەوە بوو ئەوە دیوە ئاشکراکەیە دیوە نهێنیەکەی مایە کە خەڵک ئاوا چرک نامەدە بۆ هەموو دنیا دەنێری هەموو دنیا دەنێریت یەک دنیا دژمنتان هەیە کەس لەگەڵتان نییە کەس لەگەڵتان نیە بە کادری خۆتەوە دیتە باڵی نەچیری بەڕاو بکە لەمە زیاتر ئاگرەکان خۆش دەکەن بیتم بەدران حەبیب ڕێبوار کەریم وەلی تێم دەگەی ڕوودا و ئەوە نییە فووی لە ئاگرەکان دەکەن هێوە منەوە خۆتان سێ بەشی پارتی لەگەڵتان نییە بۆیە ئەوە دەستکەوتەی گەورە بوو تکایە ئەندە کەسێ نییە یعنی خۆشە خەڵکێک بەغیرت بی گوێر بی مەیدانی بی و قسە بکە بەس زۆر ترسنۆک و هەڵپەرست دەبینی ناوێری لایکە بکە کەچی دێمان دەبتەوە وەڵای ئیدریسی نانەوە بۆ ڕادیۆ کاچ خۆم وەرە بڕۆ بوێرە لەو هەولێرەی ئەو قسەی ئەو بەیاننامە و شتە نەرمونیانانە دەنووسی کە خوتوکەی کەس نادا کە هیچ سەنجی نەرنە بڕۆ لە هەولێرە بنووسە بەس ئەوەی بنووسە بەس بڕۆ لە هەولێرە لای کەچێ بۆ من کە باشە بڕۆ ئەگە دەوێری ئەو فشانت چیە لێکێک دێ خۆی لەو خەڵکەی هەولێرە دەکاتە محەلل دوای ئەوە کە ئەوە دەبی وەڵی ئەوە ڕادیۆ بوو کاچ خۆم ئەو جم و زۆڵانە لە هەولێرە دەبی بە هەنتەر بژیرێ خەڵک نەک لەبەر ئەوەی ئەمە خەڵکی هەولێرە نه هەولێر پایتەختە هەولێر شارەکە دەبی بجوڵێ بێ هەتا هەولێر نەجوڵێ سلێمانی نەکبات کە سۆران ببورن پشدەر هەڵە بجا کەرکووک ئیلای لاخر چەند بجوڵێ ڕووداوە سیاسیەکان بڕیاری گەورە لێ نادرێ و هەمومان متعین بۆیە دەبی فۆکس بخرێتە سەر هەولێر فۆکس بخرێتە سەر هەولێر ئەوەش بەوەی دەبی دەمی ئەو خەڵکە جوانەی وێندەر بکرێ ئیشی لەسەر بکرێ نەک لە دوورە هەولێری وان ئەو ڕاسیزمە ئەوە بێڕەوشتیە کە بە خۆتان لە قیادەکانتان سێ بەش ناوێری بستە ناو هەولێری هەموو بارەگاکانی کردەوە لە خەڵکی هەولێری دەترسێ دەبڕۆت و بەر ئەوەی بەهەرحاڵ ئەوە حاڵەتێکی زۆر خراپە بەشێکی ڕاسیزمە و بەشێکی لە خزمەت پارتیە بڕوا بکەن ئەو شەڕەکە پارتی پێی خۆشە خەڵک بڵێ ئەها شەڕی چارچێتی هەولێری و سلێمانی هەموو خوشک و برایەکی هەموو دەبی پشتیەک بگرین بەڵام ئەگەر دەتانەوێت گۆڕانکاری بکرێ ئەگەر دەتانەوێت مامۆستایانی مانگرتو کە چاردەی مانگ بڕۆنە سەجادە ئەوەیان پێدایمە کۆمەڵک یەکێتی دەستی بە فشار کردی لەسەر مامۆستایانی نەکبەت دەیەوێت بە زۆرم نەی بایکۆتیان پێ بشێنیت هەڕەشەیان لێ دەکەن من تەلەفۆن و هەندێکیان دەکەم باشە هەندێکیان دەکەن دەیانکەینە گاڵتەجار ئاڕیان خاڵشکە هاوڕیان مؤتەمەری داڤوس 15 مانجە دەکرێت لەو وەختەی حکوومەتی هەرێم لە قەیرانێکدایە و پارە نیە و 3 مانگ مەعاش نەدرایە و خەڵک بڕۆ یعنی ڕەوشی لەو پەڕی خراپیدایە مەسرور بارزانی لە 15 مانگ لە سویسرا لە داڤۆس دەبی ئەزان ئەو کورسیەی کڕیا کورسی هەر کەسێک بەشدار بی 19300 دلار وابزانم 19300 دلار هەموو کەسە بۆ هەیە بچی بەشداری بکە 200,000 دلاری خۆت دەبڕۆژۆرێ مؤتەمەرێکی بزنسیە باز اقتصاد دەکەن ئیجباری نییە لەسەر حکوومەتەکان بۆ زانیاریتان بەڵام ئێستا لە 2015 ماڵی بارزانی بە پلەیەک تاسە ماڵی تاالبانی نەچوونە ماڵی بارزانی دەچن بەشداری ئەو مؤتەمەرەی دەکەن بەبێ ئەوەی هیچ سوودەچیە بۆ کورتەبی تۆ سەرکەن 8 ساڵە بەشداری دەکەن هەموو ساڵێ چەند ملیۆن دۆلارێکی سەرف دەکەن بەبێ یەک وتاریان تەحەدا دەکەم ئەگە وتارێکیان هەبی پەنێڵێکیان هەبی خۆدایان پەنێڵەیە مجرد دەچن لە کورسی پشتەوە دادەنیشی کورسی دەکڕێ ڕێستەیە کاک مەسرور ئەو جارێک کورسێکی 1 ملیۆن دلار کردە 1 ملیۆن دلار بەس لۆ خۆی و 2 کەس لە بۆی هەیە بڕوە من کەەوە وردەکاریتانەوە باز دەکەم لەوەمە بزانن 3 کەس بە 1 ملیۆن دلاری 2 کەس دەخۆی بەڵام مەسرور بارزانی تیمی کوردستان 24 دەبا تیمەکی گەورە دەبا ئەوانە هەر نەفەری 20,000 دلار تیارەکەی دەبا کە بە 100,000 دلار تا ملیۆنێک دەڕواتن یعنی لەو سەردان چکو دەوێت دەوێندەر پارکێرینگەکی باشتا بنێ VM لە دابیتن VMP ببورن نایەتن ئێستا
يعني شوێنی ڕاقی لە هوتێل ئەو هەموو هوتێلە ناخواردن و وێنەگرتن هەموو ئەو وێنانەی دەگیرا نێچیر بیرتانە دارەگە ترامپی دانیشت نێچیر لەگە ترامپیدان بڕوا بکەم بە چەند ملیۆن دۆلارێکی بووە دیدار لەو شوێنانە هەمووی بە پارەی خەیاڵیە تۆ لەو وەختی خەڵک مەعاشی نییە کاکەم بەس لەو خۆ دەرخستنەیە نێچیری ژازام دەچی ئەویش سافەکی گەورە دەبا کە هەموو ئەو دیدارانە لەوێ بە پارەیە و هەر نەفەرێک بچووکترین کەس ئێستا 20,000 دۆلارم مەبی دەچم و برادرە گوتی ئەگەر 1 ملیۆن دۆلاری بدە من ئەستا لە تەنیش مەسرور بارزانی دادنێم یعنی هیچ هونەری تێدانێ بەڵام بە خەباتی دیبلۆماسیە دەکەن ئەوەی ئەمەیە لەو ڕۆژانە لەو ماوانە ئەوە بۆریس یێلسینیان هینا تۆنی بلێریان هینا نازانم چیان هینە بە پارەی خەیاڵی کورە کاک مەسرور بە قوربان خەڵک بە فرسی دەڵێ فەتا بەک چاوەکەم ئەتوش لە ژیانێکی بەخۆت و بە منداڵەکەت لەسەر ئەو ئارین مشکلەی ئارینی لەگەر ئەو کچەی ڕەوانی 10 ملیۆن دۆلاری درایتێ تەحەدا دەکەم ئەگەر ڕاست نەبی 10 ملیۆن دۆلاری درایتێ کاچ خۆمە 2 ملیۆنی وەرە لە خەڵکی فەقیر سەرف کە بە قوربان خۆ پارەی باوکو و باپیرتان نییە لە کوێتان بوو لە کوێتان بوو خۆنگواتان لە ئێرانیش بوون هەموو جرک و ڕەنگەوەتانەوە بوو 10 ملیۆن دۆلاریشی درایتێ بەس مشکلەی کوڕەکەی عیلاج کرایە و ئێستا هەموو مؤتەمەرانەی دەکرێت بە 10 ملیۆن دۆلار سەرف دەکرێت کە ئەوەی داڤوسیش ئەوەی داڤوس ئەوان بە پارە دەکڕن و بەلای کەم 8 ملیۆن دۆلاری سەرف دەکەن کورە هاوڕێیان بە قسە خۆشان دەشتێ بە دەیان سیارە لە چەند سیارەیەکی لۆ دەگرن ئەوە ڕاقی هەر لە شەریکەی نووسن نان خواردنی زیاتر لە 30 کەسی هەر نەفەری 20,000 دۆلارە بە خۆشی کوشتەکەی بە ملیۆنێک دۆلار کردە ئەلە وەختی خەڵکی چی نییە لە هەموو حکوومەتەکان کە حکوومەت دەگەوێتە ئەزما هەموو دیتان ئەوەی ئۆکرانیا سەرۆکی ئۆکرانیا چەندین سیارەی خۆی فرۆشت تایارەکەی فرۆشت وتی دێمە ناو ژیانی خەڵک تۆ ئەوە ڕەنگی 3-4 ملیۆنە مەسەن با ئەو پەڕی 20 ملیۆن بەس تەزامونە لەگە شعبەکەت دەکەی ئەو دەمی خەڵک نییە نانیشی نەبی بەرگە دەگری بەس تۆ های لایە بژی و خەڵکیش نانی نەبیتن ئێ بێگومان هەست دژت دەبیت کورد و کوردستان ستامی دەمینێ لەوێندەر ئەو دروشمانەی پێدەفرۆشن وەرە لەو وەختی چاکسازی لە خۆتەوە دەست پێ بکە باشە بەس پێم برێنێ چیر و مەسرور و پاڤەل تایاریان لە چێ بوو هەر یەکەیان تارەی بە 70 ملیۆنی کڕیا ساڵانەی چەند ملیۆن دۆلارەشی لێ دەدەن کاکەن ئەنگۆ بوو یعنی ئەگە بە کەر و عەرەبانەی بستن ئەنجومەنی وەزیران جوان ناشینەکەی لە چدا لە جاتی ئەوی بە تایارەی هەفتانە 2000 نێچیر و پاڤێل دەستن دووبەی هاوڕێیان بۆ زانیاریتان خەڵک لەو ئەزمەدایە ئاوا شاب لە پارە دەزانی ملیۆن لۆیان ژمارەیە لە بۆوانە لەو خەڵکە چیش 1000 دینار زۆرە 1000 ئەوەندە بێویشتانن دێنە سەر تەلەڤیزیۆنیش ئەڵێن دەبێ خەڵک وابی بەرگە بگریتن موعامەرەمان لەسەر کوڕە موعامەرە بە خۆت لەسەر خۆت دروست دەکەی هاوڕێیان ئەوە یەک ئەوە بۆیە نازانم ئەو خاڵم ئاماژە پێکرد یانە بەیان چکو لە لایڤەکەی تر کە بڕا بەیان سامی عەبدوڕەحمان لەگەڵ ئەوە تەحەدا دەکەم ئەگەوە نەبوو سەفین دزەیی ئەو ڕۆژە ئیدریسی نانەوا گیرا لە ترسی ئەو زیندانیانەی بادینان کۆن کە چ کەمپینەک لەسەری کرا بە هەمان شێوە هەموو هەوڵە چیاندا بەس منەزەمات دیسان سەرکۆنەیان نەکەن ئیدانەیان نەکەن میوانە لەکنما میوان لە ئاسایش آخر مۆدیل دەیبەنە ژووری ئرهاب وەڵام میوانە لە ئاسایش بەریاندا لە ترسی ئەو ناڕزا بۆی پەرە بەو خەباتە بدەن ئەزمونێکی زۆر گرنگ بوو هەموو دەنگ و ڕەنگەکان بەیەکەوە توانیمان ئەوان ویسیان ترس بدروستکەن بەس ئەمە ترسمان لەو پارتی دروست کرد بە هەموڵی هەموو لایەک ئەمە پەیامێک درا پارتی کە ئەو خەڵکە لەسەر پێ لە ئەو دەنگەی دیفاع لە حقوقی خەڵک بکە مشکلە نییە ناوی ئیدریسە مەسعودە عەلیە هەر یەکەکە هەر یەکەکە بۆیش دەستکەوتێکی زۆر گەورە بوو بە هەندە گرن بچووکی مەکەنەوە مەکەونە ناو گەمەی پارتی ئەوەش هاوڕێیان بەڕاست بێمە سەر مەسەلەیەشکە پارتی زۆر خراپە ئەگەر هەیە لە دادگای فێدرالی عێراق دوو حاڵەتی لە ئارادەیە تاان من بلانێ یعنی ئەو قەزی قسەک دەبی بەسەری باسکەم کە من حەزم لێ نییە و ئیشی منیش نییە لە کەس اختصاستی شەڕەکی گەورە هەیە و شەڕی ئەو دێنێ لە حوسیەکانیشیاندا دوسێ شەڕودە ئەستا بەرەی ئێران و بەرەی ئیسرائیل ئەو دووە ململانە یەک دەکەن دەبی لایەکیان داتەپی بەلای کەمەگەنە ڕوخێ داتەپی بێگومان قورسە ئێران
ببورە ئیسرائیل انهیار بکە لەبەر ئەوەی ئیسرائیل بەلای کەم ئەمریکا و ئەوروپای لە پشتە ئێرانیش بە سادە نییە بەڵام بۆیە شەڕەکە درێژ دەچێشی ئەو درۆنانەی چۆ سەرسەری ڕەش ئەوە یەکەم ئەزمونە یەکەم ئەزمونە یعنی ئەگە بگەمە سەرت دەتانم لێشت بدەم و دەگاتە دۆرش لێشیان دەدا ئەوە دڵنیابن دەگاتە دۆرش لێشیان دەداتن ئەگەر بەو سیاستەوە ئێران ڕسالەی کردیا بە زۆر شێوە زەخت لە پارتی دەکات کە تەنسیقی هەیە لەگەر بەرەی دژیوی باوا بڵێن بەرەی دژیوی دەیەوێت ئەو هەمووی پێناجی کۆنتترۆل ناکرێ ینی تورکیا ئەوروپا و ئەمریکا و ئیسرائیل ئێران یعنی قورسە لە بەرەی شەردان وەکو دوو بنەماڵە بە شەر دێنە تو لەگەیە کە چیلایکە چیرۆەکەیت کە پێی ناخۆشە زۆوەرە شەڕە بۆیە ئێران زەختی زۆر ئەو هەموو شتانەی کرایە بە ئێران و ئەمریکا ئێستا من یەک نمونەی جوانی ئەمریشیەکانش لۆ باز دەکەم فشارە لە پارتی لە هەموو دینشی بووە لەبەر ئەوی گەمەکانی غرورەکانی زۆری وابوو من برادرێک لە منەشی جوانی ناگوتی خاوڕیان هەمومان لەگە و دیبلۆماتکار و ئەنە کۆنتاکتێ هەریەکەمان لە وڵاتی خۆمان برادرێک لە ئەمریکای وتی بە دیبلۆماتکارێکی دیاری ئەمریشی پێی گوتموتی وەختی خۆی نۆهات سەدام نۆهەت کوێتی داگیر کرد پێمان گوت مەیکە کردی وتی بەس 2003 ڕوخانمان بەس لە ماوەی ئەو 14 ساڵەی لە نۆهات 23 ساڵەی چمان لێ کرد سووک و ڕەزیلمان کرد ئەو زە ڕوخاندیشمان وتی حکوومەتی هەرێمی شوا دەیکرایە بەو ئاراستەیە دەڕوا ئەوە زۆر بە قووەتە هاوڕێیان فعلا وەرە سەیرکە حکوومەتی هەرێم کلک و باڵی کرایە بوویتە گاڵتەجار یعنی ئێران لەولای ئەوە دەنگۆ هەیە کە ئێرانیش لە دادگای فیدرالی شکات لە حکوومەتی بە ناوی ئەحزابیەوە کە حکوومەتی هەرێمی شەر بۆ شوێنرێتەوە خودی پارتی شەر بۆشێتەوە و خودی مەسرور بارزانیش لە بەرنامەدایە ئەوانە هەیە بەس ماڵایەوە نییە ئەوە کاتە لە دادگای فیدرالی شکایەتی لێ بکری هەموو ئەو خاڵانە هەیە کە بۆیە پارتی زۆر تەنگاو بووە هاوڕێیان وەزعی زۆر خراپە لە ئەمریکا شتی گەورە هەیە ئەلەو مانگەی دەتەقتەوە لە بەغداش دەست بەو شتانە کرا بە ناوی دادگا ئەو دادگایی کە بە خۆیان کردبیانە ئامرازێک دەیان برادر و خەڵکیان پێگرت و ڕها پێکرد ستا بە خۆیان تێکەتینە بۆیە ئەو نمونەیە زۆر جوانە لە 23 ساڵ ینی 23 ساڵ ئەمریکا زۆربەی دەوڵەتانە ڤەنزوێلە چی دژی ئەمریکا بوو هەستا وەی لێ کرد یەک فەردە پارە 2 کیلۆ چای پێ نەدەکرا یعنی ئەوانە وان کاچ خۆم پێ دەڵێ مەیکە مەسەن چ دەکە ینی نائەدالەتیە ماوە نیەمانەوەیە ئەمریکا خوای نانە ئەمریکا خوای ئرهابە بەڵام ئەو دەسەڵاتی هەیە ئیمکانیاتی هەیە مەسرور بارزانی خاستن هەرهات نەتی کەسی نەزانی تحدای ئەمریکا و ئەوروپا و هەمووی کرد لە کەیسی زیندانیانی بادنان لە یەکەم تەجروبە خراپ تێکشکە بۆیە ببینن ئەمریکاش پشتی تێکردیە لی دەگەڕێ بەرەی ئێران چی لێ دەکا پێشان نا لەگەر حکوومەتی هەرێم بوو زەختی لە حکوومەتی عێراق دەکرد نەی دەرەقەتی نەدەستا حکوومەتی عێراقی تێبەردایە بۆ خۆی سەیر کردە دەکاتن هەمووش ئەو ئوسلوبای مەسرور بارزانی بوو کە وای کردیە و هاوڕێیان وەکو گوتم ئێستا گەورەترین کێشەی پارتی ئەوەیە چۆن هەوڵ بدا بڕوا بکەن مەسرور بارزانی کاکە پاڤل استقبال ناکرێت لە ئەمریکای سەرۆک حزبەکە بەجددیمە وەڵی بڕوام پێ بکەن 3 حزبی داوایان لە من کردارە کاتمە سوید وتیان لە وەزارەی خارجی سوید هەوڵ دە دیدارێکمان و کەوتیان استقبالیان حزب ناکەین حەقیانی ناوی حزبەکەتیە استقبالی پارتی و چێتیش ناکرێ ها وەزارەی خارجی سویدی هەموو ئەو برادران لێرەنە بەڵام استقبالی شێروانی تارا حوسێنیان کرد پێم گوت استقبالی ئەو دویان کرد لێرە وایە بۆ پاڤل هەندە کێشەی گەورە نییە ینی ئەوە نییە بڵێن یعنی لەبەرەوەی سەرۆک حزبەکە کاکە چیە بێتە دەرێ بەخوای ئەگە حزبەشکە بیبینی بەڵام سیفەتی حکومی نییە بەس قوبات هەرە وڵا قوبات بێ خەڵک نەبینیەوە شکستە لەبەرەوەی منسەبەتی حکومی هەیە قەزم لێرە مەسرور هەموو هەوڵێکیدایە بڕوا بکە بە ملیار دەدا لە بەیتل ئەبیەس استقبالێکی گەورە بکرێ بایکۆتیان کردیە و دەشبینت چیت کەی بەرامبەر دەکرێم قسە ناکەم لەبەر خەڵک زۆر قسە دەکە بەس کاکە سەبر بگرن
هەتا کۆتایی مانگ هەموو وێنەکان بە تەواوەتی ڕوون دەبتەوە چۆنە بۆیە پارتی بەس بە دادگا من نامەوێت زیاتر قسە بکەم هاوڕێشت زۆر معلوماتاتیە بەڕاستی بەس پارتی هەم لە بەغدا وەزئی خراپە هەم لە ناو هەرێم معاشی پێ نادرێ کە خەڵک بەرگە ناگری دێتە سزادەی مەسرور بارزانانی سێ مانگە نەدایە سێ مانج کەش دیار نییە خەڵک حەق خۆت چی واتور ئەوا دێت ئەو هەموو مؤتەمەرەی بەدەیان ملیۆن دۆلار دەکەی کاچ خۆم خەڵک چاوی هەیە دوای سوسیال میدیایە کەیە گەورەترین لەمپەرە لە بەرامبەرت لەمپەرە لەولا لە ئەمریکا و ئەوروپا لی بێزارن و ئەویان هەیە لەولا یعنی کەسی لەگەدانی ئەو گوتم نێچیری ئامۆزای بە شەرەفم ئەوەندەی نێچی استراتیجیەن لی دەدا ئەمە لی نادەی ئەوە کۆدەکان دەزانی کاکە وە پارەی هەیەەوە ئیش دەکەن ئەو باڵە هە بە ئاشکرا هاتینە مەیدان لە ڕوودا و سەریکەن لە ئەنئارتی کەمتر نییە کە ئەنئارتی کەمتر نییە کادیرەکانیان یعنی جموزۆڵی پشتەوەی نێچیری ئاگر خۆشکەرە ئیلاهی بۆیە پارتی وەزئی زۆر خراپە هەم ناوەخۆ هەم دەرەوە و هەم لە حکوومەتی عێراق ئێران ئەمری ئێرا ئەوەی لێ بەردەدات درۆنی پێشاندایە لێشی دەدا بڕوا بکەن ئەو وەزعە هەروادێ تیر دەبی پارتی پێی ناکرێت دڵێ ئەو هەموو لای ڕازی بکە ئێستا پاڤل خۆی دایتە پاڵ ئێران کە زەرەر دەکات زەرەر دەکا بە تایبەتی پاڤل تاڵەم ڕۆژێک دێم دروستکردنی هێزی ئیسلامی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان کە راپۆرت و هێزی کۆماندۆ یەکێک لەو کارە مەترسیدارانە دەبێت کە ئەوە ئیسرائیل حیزب الله و حەماس وانەی دروست کرد لە دژی چەپەکان کۆن دایە ئێستا بوویتە بەڵایەک لەگەری بابەت دەعمی ئیسلامی کرد وەخت خۆی وتی هێزەی کۆنە پەرستن ئەوە ڕێی وی بوو لە دژی جەماوەری پارتی دەبا دوای هێز ئیسلامیەکان بوونە کێشەیەک لە یەکێتی نیشتیمانی کوردستان و لە خەڵکی کوردستان لەبەر ئەوەی ئەوان بەسە بروزەنگ دەکەن ئەوەی ئێستا دەیکەی ئەتو دەعمی ئەو هەموو ئیسلامیە تندڕەوەی دەکەی لە پێناوی دەنگ لە پێناوی ململانەیە لەگە پارتی لە پێناوی دڕاگرتنی ئێران کارێکی زۆر قێزەوەنا زۆر مەترسیدارە تو گەنجی ئەزمونت نییەوە کەسیش ناوێری قسە لەگەڵ بکات یعنی بۆ ڕێزگرتن لە مەسەلەی ئاینی ئیسلامی زۆر جودایە لەگەر ئەوەی ئەتو هێزی کۆماندۆ سەرۆکەکەی دێتن وەکو کەسێکی تندڕەوی ئیسلامی قسە دەکا خطاب دەداوە هێزێکی ئیسلامی دروست دەکەی و دەعمی ئەو ئیسلامیە تندڕەوانە تندڕەوەکان هاوڕێیان ڕێزگرتن لە باوەڕی ئاینی یەکێک لە جوانیەکانە دەبێت حتا خەڵکی ئاتیست ڕێز بگری بە قوربان ڕێز بگری بەڵام دەعمی حرەکاتی ئرهابی و بواردانیان زۆر خەتەرە من ئەوە ئەزمموی منتیقەکەت پێ دەڵێم ئەوی شۆڕشە عەرەبی لە ناو برد هەر ئەو حرەکاتە ئیسلامیانە بوون کە خراپترین ئەزممویان دروست کرد ئەوەی ململانەی بوویتە خەتەر لەسەر هەموو دیموکراسەتی دنیا بەشە شێرە گەورەی قاعیدە و داعش و ئەو باڵە تندڕەوانن ئەو دوو باڵە تندڕەوانن ئەوە حزب بڕۆم ببرسن حزب الله و حەماس و ئەوانە هەموو ئەو حرەکە جیهادیانە وەخت خۆی ئیسرائیل لە دژی چەپەکان درستی کرد ئێستا بوونە چ بەڵایەکی گەورە یاریکردن لەگەر ئیسلامی سیاسی کە گرنگە ئەوەش لەسەر بکەم زۆر خەتەرە پاڤێلە تو گەنجی ئەزمونت نییە چاوەکەم یەکێکە تشتاوێ بەرامبەرت برێ لەل ئیش لەسە دەکەین واز بینە لەو دەعمکردنی چەندە ڕێز لە مسلمان دەگری حقەکی ڕەوایەوە بەڵام دەعمی عەبدولەتیف سەلەفیەکان و دەعمی حرەکاتی ئیسلامی لە ناو هێزەکانی یەکێتی نیشتیمانی و دروستکردنی هێزی سەربازی کە وەکو بانگەشەی دەکەن شتێکی زۆر خەتەرە هاوڕێیان قسەی کۆتاییشمان ئەوەیە پارتی وەزئی زۆر خراپە و خراپتریش دەبی و ئەو پێی ناگیرێتەوە دەیان ئەزمەی کەی بەڕێوەیە یعنی وەکو برادەرێک باسی کردە وەکو ئەوەیە خۆی من سەکێ سەکە من قەزم لێرەوە نیە چەنە سەک لای من زۆر بوونەوەرشی گەورەیە کە مناڵە فەرخەیەکی بێچوی بزر دەبی پڕ دەداتەوی ئێهمالی دەکەن پڕ دەداتەوی ئێهمالی دەکەن تێی ناگەن پارتی وەی لاتیە خۆی بە عەبای ئەمریکاوە دەدا ئێهمالی دەکەن خۆی بە عەبای ئێرانەوە دەدا ئێهمالی دەکەن هەر بۆ زانیاریتان نێچیر بەلای کەم فازڵ میرانی وەفدەچیان نادبوو سیداد بارزانی لۆ ئێران بەس ئێران وازیان لێ بینی لەو ماوەی ڕابردوو پارتی بەس ئێران وازیان لێ بینیت وەفدەچی باڵا دەبەرەوەی کەس نەزانی پارتی دەزانی ئێرانتی دوو ئێران لێ دەدەکا کە دەیان ئێرانیش فێزەکی گەورەیە هەن لە منتیقەوە تێمەگەن ڕاستە ململانەی هەموو بەرەی ئەمریکا دەکات دوای ئەوانش بەرەیەکەن ئێران و رووسیا و هند و
بەرازیل و کۆمەڵێک وڵاتن پێکەوە دژی ئەمریکا دەزەنگن. ئەجا قەزدم لەوەی دێ ینی پارتی تەوازنەکەی پێناگیرێت لە هەموو دینان بووە، لە ناوە خۆش بووە، وەزعشی زۆر خراپە، کەچی بەس بۆ گیانی خەڵکە هەژارەکەی دەیەوێ مزایە بکە کە لەوەش خۆشببختانە وەکو گوتم سۆسیال میدیا ئاوە چکوڕیان تۆ لە سوسیال میدیای براز دەکەی بە هەزاران کەس لێرە دەگەێنتە ناوەندە جیانیەکان کە ئەو ناوەندە جیانە بڕاردەرە و لە هەموو ئەوانە گرنگتر غەرب و ئەمریکا بێزار بوونە لەو ئیدارەی کابینەی مەسرور بارزانانی بۆیە لایەن زۆر زۆر تەبیعیە دڵنیا بن وەکو سەدام ڕەزیر و سەفیری دەکەن هەتا دەیڕوخێن. من نازام کەیە چکوچشەی سیاسی زۆر دێ بەڵام دڵنیا بن قۆناغی ڕەزیلبوونی پارتی و ماڵی بارزانانی وە دەست پێ کرد. ئەوە لە ناویدا دەژین نەکەرەوە دەبینن هیچ هەیبەتیان نمایە ڕۆژ بە ڕۆژ بڕیارەکان هەموو زڵ دیوانە لە انتخابات دەدۆڕێن تەزویریان وەکو زاران پێ ناکرێ بەرەو دادگاکان دەبردرێن نەکرد ینی ماڵی بارزانانی یەک حاڵەت بڵێن بڕوا بکەن هاوڕیان زۆر کەس ینی هەر زۆر بەرپرسی ئەمنیوە دەزانن بەس ماڵی بارزانانی و قیادەی پارتیدا زۆر ناوی خوارێشی تێدایە هەر ئەوەندە دەرێم کاتێکی خۆش.